كواتا بحث كرنا سايكس بيكو بداية هاتنا سايكس بيكو قالوا فشد جهنا در چارچو بفانغواردان دا ميوانا كمية هجاية دكتور هاوكار حما فرج أكاديميسيان نال استوديو ديال مي دكتور بخير بيت سلامت بی. البته مسئله سایکس بیکو خودازانی سایکس بیکو در انجامی دابش کردنی میراث امپراتوری عثمانی بود چند ولات لناوچه که درست بود نیردی امریکا به تایبەتی بۆ سووریا چەند جار هێما بۆ سایکس بیکو کۆتایی هاتنی سایکس بیکۆی کردووە خۆتەزانی ئیسرائیلی هەر شوێنێکەوە هێرش دەکاتە سەر ئەو قسانە چون لی دەدەیتەوە ئەو کاتتان باش ڕەنگە لە ڕووی ژیربێژیەوە دروست نەبێت کە من بتوانم بازی دابەشبوونەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەم بەڵام دەتوانم بەو خوێندنەوانی کە ئێسەوەکو جەنابەت باس کردو هەیە بتوانین شیکاریەکی سادە بۆ بابەتەکە بکەین. نەخشەی ئێسای ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرەنجامی ڕێکوتنامی سایکس پیکۆیە کە لە بەر بەرژەوەندی کۆڵینیالیزم لە داگیرکەرەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بوون نەخشەکەیان دابەش کرد. ئەمان لەگەڵ واقعی نەتەوەی و ئاینی ناوچەکەدا نەگونجان بۆیە هێڵی گرفتداریان جێهێشتە دوای خۆیان لە ئێستادا لەگەڵ سەرهەڵدانی هەر قەیرانێک هەر گرفتێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم پرسە سەرهەڵداتەوە دابەشبوونەوەی نەخشەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕاستیدا دابەشبوونەوەی نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەدەستی زلهێزەکانە ئایا زلهێزەکان بە کارێکی ئەیانەوێت نەخشەیەکی نوێ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دابنێنەوە ئەوەی کە ئێمە بەرگۆمان دەکەی و بینیمانە هەتاکو ئێستا بابەتێکی تیۆریە نەبوو چۆتە قاڵبی کارێکی بەڵام ئەوەی کە ڕوون بۆتەوە دابەشبوونەوەی دەسەڵاتە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕەنگە نەخشەکان لەسەر وەرەقە لەسەر لاپەڕە هێڵەکان هیچ دەستکاری نەکرابێ بەڵام دەسەڵاتەکان گۆڕانکاریان بەسەرەداهاتوە بۆ نمونە تورکیا بەشێکی سووریای داگیر کردووە لەلایەکی ترەوە ئیسرائیل هاتۆتە ناو غەزە و سووریا و لوبنانیش لەلایەکی ترەوە ئێران بەردەوامە لە هەوڵە هەواڵکردی و سەربازیەکانی لە یەمەن و لە لیبیا و لە سووریا لە هەمان کاتیشدا ڕووسیا و ئەمریکا دەیانەوێت لە ڕێگی بن کە سەربازەکانی خۆیانەوە دەسەڵاتی خۆیان جێبەجێ بکەن ئەوەی من پێم وایە هەتاکو ئێستا کە ڕووی داوە گۆڕانکاریە لە دەسەڵاتدا دەسەڵاتە لە دەستێکەوە بۆ دەستێکی تر لە هێزێکەوە بۆ هێزێکی تر بەڵام بێچکە لە دەسەڵات حتا باستە گواردنی فۆرمی شێوەی ئیدارەکردنی ناوچەکەش دەکرێت وڵاتانی ناوچەکە بوون نمونە ئەو فۆرمە مەرکەزیە سنترالیزمە دەڵێن کاتەکەی بەسەر چووە باسی ئەوە دەکەن کە وڵاتانی ناوچەکە دابەشی هەریمی بچوو بچوو بکرێت وەکو یەکێکی لە سەدەمی سەرەکی کە ئەو کێشانە بەردەوام بووە ڕەچاونەکردنی مافی هەموو پێکاتەکانە خۆی بەرپرسی ئەمریکی دەڵێ یان ئەمە بە خۆی کۆدێک نییە کە پێویستە پشتەوەی بە باشی بخوێنرێتەوە بەتەکیید بەشێک لە دەوڵەتەکان کەم تا زۆر پشتگیری لەو بابەتە ئەکەن کە وڵاتە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەش بکرێت بۆ هەرێمی بچووکتر دوو ڕەهەندیە هەیە ڕەهەندێکیان ئەوەیە کە ئەم دەوڵەتانە ئەیانەوێت بەرژەوەندیە با بڵێن بازرگانی و وزەیەکانی خۆیان بپارێزن و لەلایەکی تریشەوە هەوڵ دەدەن کە لە سنوورەکانی خۆیاندا دەسەڵاتی بچووکتر دروست بکەن بۆ ئەوەی لە ڕووی ئاسایش و ئەمنیەتەوە بە وڵاتەکانی خۆیان پارێزراوتر بێ ڕەهەندێکی تر بۆ ئەم بابەتە ئەوەیە وەکو جەنابەت ئاماژەت پێدا کاتێک کە سایکس پیکۆ نەخشەی ڕۆژهەڵاتی دابەش کردووە مافی ئەو نەتەوانێ نەداوە کە پێویستە مافیان بدرێت بۆ نمونە گەلی کورد دابەش کراوە بەسەر چوار وڵاتە ئێستا ئێمە وەکو کەمینە لە چوار وڵاتە ئەژین 100 ساڵە باجی سایکس پیکۆ ئەدەین 100 ساڵە ئێمە مافە یاسایی و مافە مەدەنیەکانمان پێڕەو ئەکرێ پێشێل ئەکرێ ببوورە بەڵێ ئێستا ئەو کاتەیە کە دەبێت ئێمەش وەکو میلەتانی ناوچەکە وەکو ئاینەکانی ناوچەکە بەو جۆرە دابش بکرێنەوە کە لەگەڵ پێکاتی ئێمە ئەگونجێ لەگەڵ ئەو ژیانە ئەگونجێ کە ئێمە داوا دکتۆر حتا لەم چارچوەیە خۆتەزانی لە ئێستادا زیاتر لە 100 ساڵە حتا سایکس پیکۆشکە دروست کرا بێگومان دوور لە خواستی کورد بوو ئێمە باسی سیڤەرەکەین و لوزانەکەین و ئیتیفاقەکانی ترەکەین بەڵام ئێستا زیاتر لە هەموو کاتێک کورد بوتە فاکتێکی سەرەکی لەو چارچوەیە ئەو گۆڕانکاریە جیۆپۆلیتیکانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەبن حتا لەسەر راستی ناوەندی بڕیار لەسەر راستی جیهان لەسەر راستی میدیایی زۆر باسی کورد دەکات کورد خۆشی دیفاکتوی هەیە بۆ نمونە هێزی هەیە عەرزی خۆی لە بەدەستەوەیە پەیوەندیەکانی هەیە کەواتە چارچوەی ئەم گۆڕانکاریەکان ئەکرێ بڵێن کورد زۆر مستەفیدە و چۆن ئیدارەی ڕەوشەکە بکە لە ڕاستیدا ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە شێوازێکی تایبەت وە لە دنیادا بەگشتی کورد وەکو هێزی سەقامگیر سیر دەکرێت لەو بە تایبەتی لەو کاتێک کە لەگەڵ هێزە هاوپەیمانەکانە ڕوبەڕووی تیرۆریستان بۆ توانی لە جێگای کۆمەلگای مرۆڤایەتی شەڕی تیرۆریستان بکات و تێکیان بشکێنێ لەلایەکی ترەوە لەو پەڕی قەیرانی خۆیدا دەرگای کردەوە بۆ ملیۆنان ئاوارە کە توانیان لە هەرێمی کوردستانە
بژین لەلایەکی ترەوە لە ڕووی دیبلۆماسیەوە ئێستا هەرێمی کوردستان لە ئاسێکی زۆر باڵادایە ڕاستە کەسایەتیەکی نێودەوڵەتی نییە بەڵام لە پایتەختە گەورەکانی دنیا پێشوازی لێ دەکرێت بەشداری پێ دەکرێت لە کۆڕبەندە ئابووری و ئاسایشی و ئەمنیەکان لە دنیادا سەرۆکی وڵاتان سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئەم بە بۆچوونی من و بەو لێکدانەوانی کە بۆ ئەم بابەتە ئەکرێ بەڵێ ئێستا داهاتووی کووردە لەوانەیە هەتاکو ئێستا لەسەر نەخشە کیانێک بۆ کورد دیاری نەکرابێ بەڵام بەو هێزە دیبلۆماسیە گەورە بەو پاڵپشتە دەستوری و یاساییە کورد دەتوانێت داهاتووی خۆی بەدەستی خۆی نەخشە بکێشێ پێمان وایە هەش گۆڕانکارێک لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە ڕووبدات بەشێکی زۆری لەو دەستکەوتانە بەر هەرێمی کوردستان دەکەوێت بەڵێ خۆ دەزانی بنەمەنە پەیوەندیەکانی ئێستا چەند هەندێکیە کە لەسەر پۆلێن دەکرێت جوگرافیەکی تا چەند گەلنگێت هەیە لە ڕووی وزەوە لە ڕووی ڕێلەوەی استراتیژی بێگومان بازرگانیەوە لە زۆر ڕووی ترەوە لە هەرێمی کوردستان پەیوەندیەکی باش لەگەڵ وڵاتان هەیە ئەمڕۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە کۆنسۆلی گشتی ئەمریکای کرد کە ئەمریکا پەیوەندیەکی فراوانی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە فەڕەنسا هەیە بریتانیا هەیە هەر پێنج ئەندامی هەمیشەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کۆنسولخانەی باشیان لە هەولێر هەیە لە هەموو ڕوویەک پەیوەندیان لەگەڵ هەیە ئەمە بخۆ تا چەند فاکتێکی بەهێزە بەڕاستی ئەم فاکتە بە کوردی بڵین ئەمە کەتوارێکە کەوای کردووە هەرێمی کوردستان پێگەیەکی بەهێزی لە دنیای نێودەوڵەتی داهابێ ئەمڕۆکو جەنابەت ئەڵێ 43 کۆنسڵخانەی وڵاتان لە هەرێمی کوردستاندا هەیە ئێمە سیازە نوێنەرایەتیمان لە وڵاتانی دنیا هەیە لەسەر ئاسی کۆنسڵێت بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی باشیە لەسەر کۆنسڵخانەکە بەڵام ئەگەر لەسەر ئاسی دیبلۆماسیش باسی بکەین ئێمە پەیوەندیێکی بەهێزمان هەیە لەگەڵ باڵێۆزخانەکان کە لە بەغدای پایتەختن لە پرسە زۆر گرنگەکاندا هەرێمی کوردستان پرسی پێ دەکرێت بە تایبەتی خودی جەنابی سەرۆک بارزانی لە ڕووداوە کاریگەرەکان کە لە ناوچەکەدا ڕوودەدەن حتمما یاریزانێکی بەهێزی ئەو یاریانەیە و ڕۆڵی سەرەکیشی هەیە لەو بابەتانەدا ئێمە وەکو وتم لە پایتەختە گەورەکانی دنیا پێشوازیمان لێ دەکرێت سەرۆکە گەورەکانی دنیا دێنە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئێتر زیاتر لە دەوڵەتێک سیر دەکرێت لە دنیای دەرەوە دڵنیاین و پشتقایمیشین بە بابەتی یاسایی بە بابەتی دەستوری لە عێراق و لە هەرێمی کوردستانە ئێمە مافی خۆمان بەدەستدێنین ئەگەر یەگرتوویەکی زیاتر لە هەرێمی کوردستاندا هەبێ بتوانین لەسەر ئەو ڕێڕەوە ڕاستی دیبلۆماسی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا پەیڕەو دەکرێت بە تایبەتی لە ساڵی 2009 تا 2025 ئەتوانم بڵێم ئێمە نەخشەیەکی جیاوازمە بۆ دیبلۆماسیەت کێشاوە بە چەند ڕەهەندێک کارمان لەسەر بابەتی دیبلۆماسی کردووە لە هەرێمی کوردستاندا خودی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان توانیوێتی بە من وەکو خۆم لە بابەتێک ئیشەڵا لە چوارچەوەی کتێبێکیش لەسەر دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان بڵاوی ئەەکەمەوە بە استراتیژێتی هەیە من ناوم بردووە توانراوە لە دوای قێرانەکانی 16 ئۆکتۆبەر و ساڵی 2007دا توانیومانە بە ڕێگایەکی دروست خۆمان خزێنینەوە ناو دنیای نێودەوڵەتی کارکتەری سەرەکی بین لە کۆڕبەندە گەورەکانی دنیا بتوانین پرسمان پێ بکرێت لەو ڕووداوانی کە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا ڕوئەدا لە ناو نەخشەی وزەی دنیادا ئێمە کارکتەرێکی دیار بین ئەمانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە ئێمە دڵخۆش بین لەم سەدەیەدا بڵێ ڕەنج و ماندووبوونی 100 ساڵی ڕابردوومان لەم سەدەیەدا وەرئەگرینەوە بە وەکووتم ئەگەر دەوڵەتانی دنیاش هەتاکو ئەو ڕۆنەیان توانی بێ نەخشەیەک بۆ ئێمە دیاریکەین دڵنیا بە ئێمە خۆمان داهاتی خۆمان بەدەستی خۆمان کەواتە دکتۆر لە ئێستاشدا بێگومان ئەقلیەتی وڵاتانی سەردەست بە تایبەتەیە کە باسی عێراق بکەین هەندێک کەس بۆ بیرەکەنەوە کە جارێکی دیکە ئەقلیەتێکی مرکزی خوزالکردن و ئینکار و ئینها مافەکانی کورد پەیڕەو بکەن ئایا پێتوایە ئەم سەردەمە وەکو سەردەمەکانی ڕابردوو بێ بە توندی بتوانن کورد تەپەسەر بکەن دیفاکتۆیەکەی لە ناو ببن نەخێر بە هیچ جۆرێک ئەم کارەیان بۆ ناکرێت لەبەرەوەی ئێمە ئێستا هاوپەیمانی باشمان هەیە و هاوپەیمانەکان ئاسایشی هەرێمی کوردستان پێگەی هەرێمی کوردستان وزەی هەرێمی کوردستان بۆ ئەوان زۆر گرنگە پاڵپشتێکی تەواوی ئێمن مافە دەستوریەکانی ئێمە لە پێشتر پێشێل کراوە بەڵام ئێستا هەوڵ دەدرێت لە ڕێگەی دادگاکان و لە ڕێگەی دروستکردنی لۆبی لە دەرەوە بتوانین ئەو مافە دەستوریانی خۆمان بەدەست بهێنین ئەگەر ئەمانەش هەردووبارە بۆ حتمما لە سەرکردایەتی سیاسی کوردی هەنگاوی تر ئەنێ بەرامبەر ئەم پێشێلکاریانی کە پێشتر بەرەو ڕووی ئێمە کراوە ئەگەر زۆر بە کورتی دکتۆر ینی پێت وایە جارێکی دیکە ناوچەکە ڕۆبەڕووی توندی بێتەوە بۆ نمونە پەڵ هەوێشتنی ئیسرائیل کشانەوەی ئەمریکا لە عێراق بەڕاستی ڕوبەڕووبنەوەی توندوتیژی لە ناوچەکەدا ئەمانە بەو جۆرە نین کە
پێشتر ڕویان داوە من پێم وایە ئەگەر هێزەکانی ئەمریکا لە عێراق بکشێنەوە حتمما لە چوارچەوەی قانونێکدا دەکشێنەوە حتمما ئەبێ لە ئەمریکا لە بابەتی یاسایی و ئەنجومەنی پیرانی خۆی دەنگ لەسەر ئەم بابەتە بدە وەکشانەوەی هێزەکانی هاوپەیمانانیش لە عێراقدا بە ئەتوانم بڵێم لە دەستی عێراقدا نیە بەڕاستی چونکە ئەمریکا زیاتر لە نزیکی 20 ساڵە لە عێراقدا هەوڵ و ماندووبوونی زۆری کێشاوە قوربانی داوە بۆ ئەم بابەتە پارەیەکی زۆری سەرف کردووە بۆ یەکشانەوە لە عێراق ئەگەر بە جۆرێک بێت لە بەدەر لە یاسا و لە بەدەر لە خواسی ئەمریکا بێ حتمما گرفتی لێ دروست ئەبێ بەڵام ئەوەی جێگەی دڵنیاییە بە شێوازێکی قانونی ئەکشێنەوە لە هەرێمی کوردستان. دکتۆر هاوکار حەمە فەرەج ئەکادیمیسیان زۆر سپاس دکتۆر. زۆر سپاس بۆ جەناب. سپاس.